بەناوی خودای گەورە و میهرەبان هەموو لایەک بەخێر بێن دیارە ئەو شەو بەنسبەت سزادراوانی بادینان چەند گرتە ڤیدیۆیەک و چەند نامەیەک و پەیامێک بڵاو کرایەوە بۆ هەموو لایەک ڕوون دەکەمەوە کە ئەو دەنگانە لەگەڵ سەوتەکان یەک نەبوون و ئەو دەنگانە هیچیان بۆ دەنجی ئەو سزادراوانە ناگەڕێنەوە هەمووی تۆمەتی دروستکراوە و لە ڕووی قانونیەوە هیچ ئەعتیبارێکی نییە. دەمەوێت پێتا ڕابگەینم ئەو لاپتۆپ و ئامێرانەی کە دەستی بەسەر داگیرایە کاتی خۆی لە دۆک ئەوانە هەموو ئازاد کراین بەڵام لەبەر ئەوەی محکەمەی دۆک ئازادیکردن هاتن لێرە محکەمەشکیان دامەزراند ئەو ئامێرانە هەر لایەن ماوە بۆیە دەستکاری و تەلاعوب لەگە ئامێرەکان کراوە بەپێی مادە 84 لە قانونی ئوسولی محاکەماتی جەزایی هەر کاتێک هەر ئامێرێک دەرێت ضبط الأشياء معناکەی فراوانە هەر شتێک لەلایەن هەر تۆمەت خراوە پاڵێک بگیرێ دەبێت بە حزوری تۆمەتبارەکە یان تۆمەت خراوە پاڵەکە ئەو ئامێرانە بکراباوە یان بە حزوری محاکمەکەی بکراباوە بۆیە ئەوەش تەرپێچێکی تری یاساییە سەبارەت بە وێنەگرتن لەگەڵ گەریلایەک من ئەو پەریشانازی دەکەم ئەگەر ڕسمێک لەگە گەریلایەکی گیرا بێ دوو نەورۆزان بۆم ڕێک نەکە چەند برادێک داوایان دەکردم کە بچین ڕسم لەگەڵ گەریلا بگرین دیارە ئەویان بە تاوان داناوە ئەوەش ئەسڵەن جێ شەناز و شەرەفێکی زۆر گەورەیە ئەو ڕسمانەی کە دانراون هیچیان ئاعتیباری قانونی لە بۆ داناندرێ ئەو پەیامانە هیچ پەیامێک بۆ ئەو سزادراوانە پەیامی ئەوان نییە بۆیە ئێمە دەبایە ئەوەش خۆی لە خۆی دەستێوەردارن لە کاروباری دادگاکان و سەربەخۆی دادگاکان داوا لە ئەنجومەنی دادوەری دەکەین بێتە دەنگ دەبایە بڕیارەکە پلەی بن بڕوە بگرێ ئەو گرتە ڤیدیۆیانە بڵاو بکرێتەوە کە ئەوەش سەرپێچێکی یاسایە و کە دەڵێن دەستێوەردان نەکرێت دادگا ئەوە خۆیانن دەستێوەردان دەکەن لە دادگا نەک ئێمەینە و نەک ڕۆژنامەنووسان و ناوەندە زیانەکان و چالاکوانان ڕۆژنامەوەنانی بیانی و ئەوانن بۆیە خاڵێکی تر دەمەوێت سەبارەت بەوەی کە گوایە ئەرداڵ ناوێت چەند هێنا بۆ سەر تەلەڤیزیۆن کە گوایە ئەو ئەرداڵ ناوە قسەی لەگەڵەوان کردی ئەو ئەرداڵ ناوە ئەسڵەن مندەسە ئەوە نێردراوە لە کاتی خۆی سەردەمی سەدام حوسێنیش هەر کەسێک نێردرابیت لە قانونی عقوباتی عراقی عقوبەی لە بۆ داناندرێ ناکرێت حکوومەت بەخۆی لە هاوڵاتی خۆی لە کەمین بێتون و لە مەسیەدەدا بێ و کەمینی بۆ دابنێت و هاوڵاتی خۆی توش بکات ئەو ئەرداڵە یەکێک بووە هەم بە مخبر سڕی ئیفادێ وەرگیراوە هەم بە شاهد بە ناوێکی تر کە ناوەکەشی لە لایحەی تەمیزەکەمان بڵاومان کردیتەوە بۆیە ئەوەش نێردراوی ئەوانە ئاعتیباری قانونی لە بۆ داناندرێ خاڵێکی تر سەبارەت بە ببورن سەبارەت بە ئەنجومەنی ئاسایش لە کۆی 5 ئەندامی ئەنجومەنی ئاسایش تەنها 3 ئەندام لەسەر 2 ئەندام لەسەر ڕازینە سەیانیان لەسەر ڕازی نەبووینە کە ئەوە بڵاو بکرێتەوە بۆیە ئەوانیش بەیاننامەیەکیان دەرکرد بۆ هەموو لایەک ڕوون دەکەینەوە سزادراوان بێتاوانن ئەو تۆمەتانی خراوتە پاڵیان تۆمەتی بێبنەمان ئەسڵ و ئەساسی نییە و داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەین بەو چاوەشەکاریانە هەڵ نەخەڵەتێن دڵنیا بن ڕۆژێک لە ڕۆژان سڕێ هەموو ئەو کامێرەمانانە لێر دانیشتنە ڕاوەستاینە سڕێ هەمووتان دێ هەرچی چالاگوانە بنەوە بە هەر کەسەوە بە شێوازێک سیناریۆتان بۆ دەڕێژێ بۆ من بۆ کاک کامەران بۆ کاک شۆڕش بۆ کاک هەرێم هەر ئێستا نامەیەکی کاک هەرێمی لە چاتەکان بڵاو کراوەتەوە تەنها پرسیاری ئەویان کردیان پێیان گوتوە کاکە ئەرێ حاکمی تاقیق چەیە کوڕەکەمان گیرای پێی گوتونە فلان حاکمە ئەمە ڕۆژانە کەیسی ترم هەیە خەڵک دەپرسێ ئەرێ کوڕەکەم گیراوە لە محکەمە ئەرێ ئەو فلان مرکز شرطە عایدی کام حاکمیە لە تەلەفۆن جوابی دەدەم دەڵێم عایدی فلان حاکمە ئەدی بۆ سەرۆکەکان خاڵێکی کە دەمەوێت بگەڕێمەوە سەرێ سەرۆکەکان کاتێک کورد لە خەتەر دەبی هەرێمی کوردستان لە خەتەر دەبی لەسەر عەزل لەسەر دۆشک لەگەڵ گەریلادا دەنیشن و ڕسمیان لەگەڵ دەگرن و شانازی بۆ ڕسمان دەکەن کە لەگەڵیان دانیشتونە خێرە هاوڵاتیانی کوردستان لە یادەکانی نەورۆز لە یادەکانی ڕاپەڕین دەسن لەگە گەریلا ڕسم دەگرن ئێستا بە تاوانی حساب کردیا پەرلەمانی کوردستانیش لە هیچ دانیشتنێک لە هیچ شێوەیەک هیچ یاسایەک نییە کە پەکەکە یان هەر هێزێکی تری هاوڕێیانمان و هاونیشتمانیانمان لە ڕۆژ ئاوا و هەرێم کوردستانی تورکیا کە بە تیرۆریزم ناسراو بن پەرلەمان ئەو مۆزوعی بە هیچ شێوەیەک باز نەکردیا تەنها جگە لە وڵاتی تورکیا فەرموچێ بە پەکەکەی بە تیرۆریزم ناساندیا کاک بەشدار قرار بوو لە بەردەم دادگای هەولێر ئەم کۆگرە ڕۆژنامەی ئەمڕۆ کردنەوەدان بۆچی لێرەتان هەر ئەمڕۆ لە بەردەم دادگای هەولێر بوون هێزە بیانیەکان لەشکرێکی یەکجار زۆر و زەبەلەح هاتبوون بڵاویان پێکردین لێ نەگەڕن لە بەردەم دادگای هەولێر ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی بکەین بۆیە بە ناچاری هێنامان لێرکۆنانە لەو حەدیقەیە ئەنجامماندا هەموو لایەک دووبارە بەخێر بێن سەر و سەرچاومان دڵنیاتان دەکەینەوە کاک شێروان شێروانی و هاوڕێکانیان هەمویان بێتاوانن و ئەو قسانە کرایە هیچ ئیوان نییە و داواش بە محکەمەی کرد کە ئەو دەنگە سەوتیارە بنێدرێتە ئەدلەی جینایی لە قانونی عقوباتی عراقیش هیچ ئاعتیبارێکی لەوە داناندرێتن کاک بەشدار یەک پرسیارم هەیە دادگای تەمیز گۆڕانکاری بەسەردا دەکرێت بۆ ئەمدان پێدادانەوە چونکە بازەوە دەکرێت دادگای تەمیز ئەمجا گۆڕانکاری بەسەردادێ جارە تا ئێستا دیار نییە ئەمە نامەوێت پێشیش بڕیارێکی بەڕێزان سەرۆک و ئەندامان دادگای تەمیز بکەین بەڵام
دۆسەکە تا ئەو ڕۆژە نادا و هەفتەی دادێ ڕەنگە بۆ ناوەڕاستی هەفتەیان کۆتایی هەفتە دۆسەکە بنێ دێتە دادگای تەمیز لەوێن دەرێش کە گەیشت ڕقەمی تەمیزی وەرگرت یەک لە هەیەتەکانی جەزایی ئەو کاتە داوا دەکەین برێتە هەیئەی مۆسەعا بۆی زۆرترین دادوەری بەڕێز چاوپێکشاندنەوە بۆ بڕیارەکەی بکەین و دڵنیاین کە ئەو بەڵگانەی کە لەناوم بەڵگەی زۆر نامقنعن و بەڕێزان لە دادگای تەمیز قەنەعەتیان بۆ بەڵگانە نایە ئینشاءڵڵا هەواڵی مژدە خۆشتان بەڕادەگەینین لە دەرفەتە چی نێزیکدا.